نەک 50 ساڵ 100 دانە ساڵ لە پێش عێراقەوەی. بەڵام ئەمان نایانەوێ ئێمەی کورد هاوڵاتی کورد لە ئاشتی و ئارامیدا بژی کە ئێمە تا ئێستا بەس موچەمان بۆ تێ بوجەمان بۆ نایە تا ڕۆژە موچەمان وەرنەگرتووە تەنها لەبەرەوەی کوردی لەبەرەوەی نایەنەوەی ئەو ئاشتی و ئاوەدانی کە لەم سنوورە هەیە لە سنوورەکانی تران نییە چاویان پێ هەڵنایە. ئینەمە مع العسر یسرا ئینشەڵڵا دوای هەموو ناخۆشیەک خۆشیەک دێ بەناوی خوای گەورە و میهرەبان. طبعاً جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان پیاوی ڕۆژە تەنگانەکان ئەو پیاوەی کە بەرگەی ئەو هەموو فشارە سیاسی و ناوخۆی و دەرەکیی گرتووە لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیدا ئەگەر ئەو بارودۆخە سیاسیە ناهاموارە ئابوورێ نەبوایە دەتوانم بڵم کابینەی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرۆر بارزانی باشترین و پڕدەستکەوترین کابینە دەبوو. ئەمیش بە کۆمەڵی هۆکار نەک وەکو پاڵ وەکو ئەوەی لایەنگیری بێت بۆ جەنابی کاک مەسرۆر بەڵکو بە داتا و بە واقع پێتان دەڵم. چونکە نایرانی هەرێمی کوردستان چاویان بۆ پێشکەوتنی هەرێمی کوردستانە نایەت. بگرە ئێمە لە 2014ەوە هەرێمی کوردستان قەیرانی هەیە. ئەم قەیرانەش لە دوای ئەوە سەرچاوی گرت کە نەوت بە سەربەخۆی ئابووری سەربەخۆی هەرێم بڕیاری لەسەردرا لەو کاتەی کە ئەنجومەنی سیاسی هەرێمی کوردستان بڕیاریدا کە هەڤاڵ مام جەلالی ڕەحمەتی و بەڕێز جەنابی سەرۆک مەسعود بەرزانی بڕیاریاندا بۆ ئابووریەکی سەربەخۆ. لەو کاتەوە کە بوجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستان بڕاوە بە تایبەتی حەزەکەم ڕوونکردنەوەیەکی زۆر ورد بدەم ئەوەیە کە ئێمە تا ئێستا بەس موچەمان بۆ تێ بوجەمان بۆ نایە. ئەمە جیاوازیەکەیەتی موچە و بوجە دووشتی لە یەکتری جیاوازن. بۆیە دەبینی سەرڕای ئەوەی کە تۆ بوجەت نییە بەس موچەت هەیە بەڵام ئاوەدانی و خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستانە نەوەستاوە. ئەمەش هۆکار بووە بۆ ئەوەی کە نایران هەمیشە ئەو گەشتیارانەی کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە تێن دەبینن ئەو پێشکەوتنانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە نمونە کە دوێنێک گرنگترین و استراتیژیترین پرۆژە بۆ هەولێر کرایەوە کە پرۆژەی فریاگوزاری و پرۆژەی کارەبای 24 سعاتی کە لە ئایندێکی نزیکە هەموو هەرێمی کوردستان دەگرێتەوە و هەروەها بەس دووسایتکردنی هەموو ڕێگەوبانەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە دووسایتکردنی کۆیە هەولێر بۆ نمونە دووسایتکردنی بەردەڕەش کەڵاک بۆ نمونە ئەو پرۆژانەی ترکە لە داهاتووە جێبەجێ دەکرێت بۆ نمونە دووسایتکردنی دەربەنی خان کەلار و لە داهاتوویەکی نزیکە تەمەنا ئەەکەم ئەو پرۆژانەی تریش بگاتە سنووری پارێزگای سلێمانی. سەرڕای ئەوە ئەو هەموو فشارە ئابووری کە لە بازرگانانی هەرێم دەکرێت بە نمونە دەبینی لە مەرزەکان بە شێوەیە لە شێوەکان دەرگاکانیان بە سەر ڕووی بازرگانانی ئێمەدا داخستەوە. چۆن دەبینی لە منزی منزوریە لەو مەرزانی کە لە ناوەڕاست و باشووری عێراقتان زۆر ئاسانکاری بۆ بازرگاران دەکرێت بەڵکو حەشدی شعبی دەتوانم بڵم زۆر بێباکانە بازرگانی دەکات و هیچ گومرگەیەک نییە خۆیان خاوەنی هەموو دەسەڵاتێکن و بە ئاشکرا داهاتی عێراق و نەوتی عێراق بە هەدەرە برێت و بە هەرزان فرۆش دەکرێت بەڵام کەس هیچ یاسا و لێپرسینەوەیەک نییە. دەبینی ئێمەش بازرگانەکانمان لە سنووری مووسڵ و کەرکووب ئیهانە دەکرێن کاڵاکانیان وەرنایگیرێن بربەست دروست دەکرێت جارێکی ترکومرگەکرێنەوە کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی بربەستی ئابووری دروستکەوە بەشێک لە کارکەکانی هەرێمی کوردستان پەکیامکەوێ. بۆیە دڵنیاتانەکەمەوە سەرڕای ئەو هەموو فشارانەی کە ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرگەمان گرتووە تەنها بۆ خۆشگوزەرانی هەرێمی کوردستانە و لە ئایندەیەکی نزیکە ئینشاءڵڵا ئەو نەهامەتی کە ئێمە تووشی بووین کە ماوەی 80 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە تەنها لەبەرەوەی کوردین لەبەر ئەوەی نایەنەوێ ئەو ئاشتی و ئاوەدانی کە لەم سنوورە هەیە لە سنوورەکانی تران نییە چاویان پێ هەڵنایە. دڵنیا بە ئەم بارودۆخە ناخۆشیێتە بەڕێنین ئینشاءالله دەستپێکی کابینەی نوێی حکوومەت دەستپێکیشی باشە بێ دەستپێکێکی پڕ لە خزمەتگوزارە بێ و لە داهاتوودا ئەوە ببینین کە هیچ شەقام و جادەیەکی بینی شارەکانمان نەبێ کە دووساید نەبێ کە جادەکانمان کەمەکوڕی نەبێ. دووش داهاتی ناوخۆ زۆر ئیشی پێکراوە قوربان داهاتی ناخۆ ئەوە نییە تەنها و تەنها بۆ موچە بەکاردێ. ئێمە بەشێک لەو نەوتەی کە دەڕوا
کە باسی دەکەن بەقەت لە سایە 60 بۆ کۆمپانیەکانە لە سایە 40 بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بەدەر لەوە ئەو کەم و کوڕیانەی کە ڕۆژانە بۆ پرۆژەکان بەکاردێ لە ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ نمونە حەقدەسی ئەو کۆمپانیانەی کە شارەکان پاک دەکەنەوە بۆ نمونە ئەو کارەبایی کە لە داهاتوو و لە ڕابردووشدا کاری پێکراوە ئەمە بە داهاتی ناوخۆ کراوە بۆ نمونە لە وەزارەتی پەروەردە زیاد لە 38,000 مامۆستای گرێبەستەیە کە ئەمە لە پارەی لە داهاتی ناوخۆ دەدرێ و ئەو خزمەتگوزاریانەی پاکەرەوەکانی ناو شار هەموو ئەمانە ئەگەر ئیستا داهاتی ناوخۆ نەبێ دەبێت کوچە و کۆڵانەکانی هەرێمی کوردستان پڕ بێ لە زبڵ ئەمە بە چی پاک دەکرێتەوە ئەو ئاوەی کە ئیستا دروست دەکرێت و دەدرێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کولفەی هەیە ئەو کارەبایی کە دەدرێ بە هەرێمی کوردستان کولفەی هەیە ئەو وەزارەتانەی کە پێویستیان بە خەدەمادەیە کە بودجەی تەشغیلیان پێویستە لە ناو وەزارەتەکانە کولفەی هەیە بۆیە ئێمە تەنها بیر لەوە دەکەینەوە دەڵێن موچە ئەویش لە هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک پێویستی بە موچەیە ئیجینا ئێمە بودجە و موچە پێویستە لە یەکجیاکەینەوە بۆیە لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتوویەکی پڕ بەرهەم دەبێ داهاتوویەکی پڕ خزمەتگوزارە بێ و ئەم دۆخە ناهەموارە تێدەپەڕێنێ چونکە خوای گەورە دەفێ ئینەمە المع العسر یسرا ئینشەڵڵا دوای هەموو ناخۆشیەک خۆشیەک دێ سوپاس بۆ ئێوەش مامۆستا ئێمە هەرێمێکین و عێراق دەوڵەتە پێ دوانە سەرباری کە خۆت باست کرد کە عێراق بودجەی نەناردووە تەنها موچەی ناردووە سەرباری نەناردنی بودجە شارەکانی کوردستان زۆر لە پێشتن و لە شارەکانی عێراق بە نمونە لە خولی پێشووی پەرلەمانێکێک لە پەرلەمانتارەکان وتی ئێمە بە 50 ساڵ لە پێش عێراقەوەین لە ڕاستیدا ئوستاز مەوزوعی هەرێمی کوردستان لە ڕووی بەس تەنها خزمەتگوزاریەوە نا بەڵکو لە ڕووی ئەمن و ئاسایشەوە بەڵکو تۆ ئاگادار بە ئێستا توانیمانە لە ڕووی ئەمن توانراوە لە ڕووی ئەمن و ئاسایشەوە گەنجانی هەرێمی کوردستان لە مەوزوعی مادەی هۆشبەر دوور بخەینەوە کە ئەمە جێکێکە تۆ ئەگەر دیقەت بێ ئەو خەڵکانی کە لە ناوەڕاست و خواروی عێراق و دەژین یەکێک لە گرفتە هەرە گەورەکان گرفتی مادەی هۆشبەرە گرفتی ئەمن و ئاسایشە کە ئەمە جێی شانازێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕووی ئاوە دانیشەوە من خۆم واقعەکەم بینیوە خۆم چوم سەردانی ناوەڕاست و چوومەتە کەربەلا چوومەتە بەغا ئەو بارودۆخانم بە چاوی خۆم بینیوە لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی خەدەماتەوە نەک 50 ساڵ 100 دانە ساڵ لە پێش عێراقەوەین بەڵام ئەمان نایانەوێ ئێمەی کورد هاوڵاتی کورد لە ئاشتی و ئارامیدا بژی بۆیە بەردەوام فشاری سیاسی و ئابووری لەسەر ئێمە دروست دەبێ بەڵام دڵنیابە دوای هەموو ناخۆشیەک خۆشیە من ئومێدەوارم گەشببینم بەهێزی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەند پشگیری قسەکەی سەرۆکوەزیران دەقیقەوتی وەڵامی ئێمە بۆ نەیاران ئەو کارەوی سوار کاتژمێریە دڵنیابە لە ئێستادا بە تایبەتی دوای پرۆژەی خزمەتگوزاری و من داواکارم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی گۆبتەپە چەمچەماڵ پرۆژەی خێرای پرۆژەی ئیفراسی چواری سلێمانی و هەموو ئەو کە بەشێک لە سلێمانی سەربەبوونی بێ ئاویەوە دەناڵێنن ئەو پرۆژانە جێبەجێ بکرێ لە داهاتوودا و بە تایبەتی ئەوی بەلای ئێمەوە گرنگە پرۆژەی دووسایتکردنی نیەوان زەڕایەن دەربەنی خان پرۆژەی دووسایتکردنی دوکان ڕانیە ئەم پرۆژانش بێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی زیاتر خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرێ من دڵنیام لە تواناو لە هێزی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە کاکە ئەرکی هەموو هاوڵاتیەکی نیشتیمان پەروەر و خاوەن وجدانە کە پشگیری حکوومەتی خۆی بکات جا لەوانەیە حکوومەتەکە بە دڵی ئێمە نەبێ بەڵام دەبێت پارێزگاری لەو دەستکەوتانە بکەین کە بە خوێنی هەزاران شەهید بەدی هاتووە بۆیە پشگیریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان پشگیریکردنی خوێنی شەهیدانە ڕاستە ئێستا ئێمە هەمومان گلەیمان هەیە ئەم گلەیش بۆ بەهێزکردن و باشکردنی ڕۆحیەتی هاوڵاتیە